ئێمە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە لێرە کۆبوونێتەوە خوێندکارانی بەشە ناوخۆیی لێرە لەم کۆمەڵی قەیران و کۆمەڵە کێشە و کێشەی دارایی و کۆمەڵم قەیرانە هاتووە بەسەر کوردستانە لێرە تەلەبەش هەمووی لە قەیرانە بێمەعاشی هەمووی داوای 100,000ەکە ئەکەن لێرە بۆ بەشە ناوخۆیی بەشە ناوخۆیش بە کۆمەڵێک کەم و کورتیوانێکە کەم و کورتێکی زۆری تێدایە بەشە ناوخۆیەکان ئەوە بەشە ناوخۆیەکانە کە هیچ کات تەواو نەکراوە هەر کوڕان هەر یەکەو لە بینایەکان هەر یەکەو لە خانوویەکان کە کۆمەڵی نەقسی هەیە کۆمەڵێ ینی هیچ شتێکی تێدانێ نە ئاوی هەیە نە کارەبای هەیە ئێستا خۆمان بەشە ناوخۆیەکمانەیە سەلاجیتیانە یا بێ سەلاجەکەمانیش پێکەنە یا بووبەریدەکەمانیش پێکەن ینی 100,000 لە پێناوی چی ئاسانە ئەم 100,000 بۆچی بۆیە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین لەبری ئەوەی کە حکوومەت هاوکاری خوێندکاران بواە بە پێدانی دەرماڵەکانیان بەم 100,000 دینار باجە ئەرکی سەرشارمانی هێندەی تر قورسکردن کردووە بۆیە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین کە ئێمە بە هیچ شێوازێک ئامادە نین بە پێدانی ئەو بڕە پارەی کە بریتیە لە 100,000 دینار باج لەسەر خوێندکاران.